هەرێمی کوردستان مشکلەیەک هەیە. ئێمە لە ظروفێکا ژیان کە متمانەمان وا خەریکە بە هیچ شتێک نامێنێ نەکەن بە بانک. بۆ بانک لە ناوێ لە خراپترین ئەو شتانێکە متمانەی هەبێ. ئێمە متمانەمان بە موچەقی خۆمان نیە، متمانەمان بە هیچ کارە باکەمان نییە، بە ئەوەکەمان نییە. ئەومانەی وانە خراپە، مانەی وانە ئیتر ئێمە باش ئەەکەین کە متمانەمان پێی نییە. این هەموو شتێک بە حەدی خۆی. بانک ئەگەر ڕۆژگارێک هەبووە بانکەکان نەیانتوانیەوە پێویست با بڵێن هاوکار بن یاخۆت سەر و ماڵ و پارە و داهات و دارایی هاونیشتوانیان بەپارێزن، لەوانەیە ئێستا جیاواز بێ، لەوانەیە بانکێکی ئەهلی بۆ بانکێکی تر جیاواز بێ، بانکێکی حکومی و بانکێکی ئەهلی جیاواز بێ. یانی ناکرێت تۆ هەموو بانکەکان وەک گوێ سێرکەی. نەبوونی متمانە خەڵک حەقی خۆیەتی، بەڵام کاتێک تۆ لە سەردەمێکای متمانەت نییە و سەردەمەکانە ڕێن و ساڵ بەرەو پێش ئەچێ ئەکرێ و متمانەیەش بۆ ئەنکاری بەسەران. متمانەی نەبووە لە بەرەو سەردەمێک هەبووە پارەی ناو بانکەکان بەکارێن ناون بۆ کۆمەڵێشتی تر، ئەم ئێستا جیاوازە. ئێستا کۆمەڵێکی یاسا و ڕێکاریی داوەتە بەرکە هیچ بانکێک ناتوانێت دەست لە سەرمایەکەی خۆی ئەو سەرمایەی کە دایانێ لە بانکی مەرکەزی دەستی لێبە بۆ هیچ مەبەستێک، واتە بەقەدەر ئەو پارەی کە هاوڵاتی کە بەکارهێنەر لە بانک ئیدارەکە بەکارنی ئەبێ ئەوەندە سەرمایی بانکەکە لە بانکی مەرکەزی هەبێت، بۆی لە حاڵەتی فەشەڵێنانی ئەو بانکە لە حاڵەتی هەر کێشە و گێر و گرفتێک بڵی پێویست پارە بەقەت پارەی هاوڵاتیان کە لە بانک دایانناوە لە بانکی مەرکەزی هەیە بدێتەوە بە هاوڵاتیان. پێشووتر ئەو قانون و ئەو ڕێنماییە نەبوو کە بەو جۆرە بێ، ئەوە سەقفی سەرمایەی بانکەکان لە بانکی مەرکەزی کەمتر بوو لەوەی کە ئێستا هەیە. یعنی ئەوانە هاوکارن لەوەی خەڵک جایەکی متمانە بە بانک بکاتەوە. پێویستمان بە دۆلار نامێنێ، هەندێک فتوڵی سەر بانکەکان نامێنێ. ئێمە کە ئەو یاسا و ڕێنمایانەی کە باسمان کرد ئەپدێت کراون و هەموار کراونەتەوە، جارێکی تر متمانەمان بۆ بانکەکان زیایەکە. و ئەمە واکە کە هاوڵاتی متمانەی بە بانکە بێ. لەلایەکی ترەوە گەورەترین دافع بۆی هاوڵاتی متمانەی بە بانکە بێ حکوومەتە. حکوومەت توانێت بۆ خودی متمانەکە بۆ بانکی دروستکە. کاتێک حکوومەت موچەی هاونیشتمانیانی فەرمانبەرانی خۆی دەوری بانکێکەوە دابەشەکە، متمانەیە بۆ بانکە. کاتێک بانکێکێتە ناو خەڵکەوە و لە هەموو کوچە و کۆڵانێک نقطەیەکی خۆی ئەکاتەوە و بازرگانەکانەکە بە خاوەنی هەژماری بانکی و بنکە و بارەگا و ئەوەی دیارە یانی ناونیشانی دیارە بەڕاستی قابلیەتی ئەوەی هەیە متمانەی پێ بکەیت. جیاواز لە بانکێک کە لەوانەیە هیچی دیار نەبێ و بە سێرڤیسێکی مغری ئەوەی کە ینی تەنها سوودهێنەر بۆ بەکارهێنەر ڕیکلام بۆ خۆی بکات و بەڕاستی لەوانەیە جێگومان لە بەڵام بانکێک هەموو ئەسپێکتەکانی دیارن لەکوێ چۆن لەکوێ داوامەکات، چۆن ئیشەکات، ئەوریش نەخی کوێیە، لەکوێ ئیجازەی وەرگرتووە، ئەسمالی چەنە، هەموو ئەمانە هاوکارن لەوەی خەڵک متمانە بە بانک بکاتەوە جارێکی تر. بانک ئەگەر هەرەوە تۆ پارەکەت بەری دای بنیت و کەی پێویست بێت بڕای کەشتەوە بزاتەوە قاسەیە لەوەی تەنها گۆڕانکاریەکەوە بێگەر پارەکەت لە ماڵەوە بێ ئەندێک قوتوری لەسەر بێت لە بانک قوتورەکەی لەسەر نییان ئەگەر لە بانک بێت ئەتوانی لە چەند شوێنی جیاواز پارەکەت ڕابکێشیتەوە کە ئەوە شتێکی ئەوتوە نییە. بانک ئەگەر بێ بانک بێ بەڕاستی کۆمەڵێک سێرڤیس و با بڵێن ئەمەلیە هەیە بیکات دەیکا بە بانک. پێش هەموو شتێک بانک ئەبێ کارێک بکە کە هاوڵاتی بتوانێت بەکاردنەکەی بتوانێت ڕۆژانە بەکاری بێنێ. لە مامەڵی ڕۆژانەی خۆیان بانک بەکاربێنێن لە بری هەر شتێکی تر. اینجا بینە سەر مۆزوعی مرابەحات و قست و کڕین و فرۆشتن و خاوەندارێتی پرۆژەی گەورە و ئەوانەکە هەمووی واکە بانک هاوکار بێ بۆ بنیادنانی ئابوووریەکی بەهێزتر لە وڵاتەکەیە کە تا ئێستا لە عێراق مشکلی ئەوەمان هەیە. یعنی بەداوێت لە کوردستان عێراق تا حدێک لەو مەجالەیە زۆر لە پێش ئێمەشەوەن پێش کوردستانەوەیان. من ئەگەر باسی FIB بکەم بەڕاستی زۆرن خزمەتگوزاری کە خەڵکە توانێت سوودی لێ ببینێ جیاواز لەوەی کە قاسەیەک بێ پارەی لێدا بنێت. بە هەر زۆر بە خێرایی باسیکەین لە ئەوانەی کە ئێمە پێشکەشمان کردووە ساڵ و پێشووتر لە عێراق نەبووە
خزمەتگوزاری ڤیزە دایرێکتەکە ناردنەوەی دەرەوەی پارەیە دەڕێی مۆبایلەکەی خۆتەوە حواڵاتی خارجییان کەوەکە خەڵک سوودی دەببینێت خەڵکی یاتی چ بازرگان چ ئەوانی خاوەنکارن لەلایەکی ترەوە مۆزوعی با بڵێن بوون بە ڕێگەی پارەدان لە ناوخۆ ئێستا FIB هێندەی بانکە هێندەش وەکو پەیبەند مەتەدێک دەرەکەوێت لە ناو هەرێمی کوردستان و عێراق کە هاوڵاتیە توانێت کڕین و فرۆشتن و گواستنەوەی پارە و مامەڵەدارایەکانی دەڵگەی FIBەوە ئەنجام بە نەک تەنها پارەکانی هەڵگرت بێ لە FIB و ڕۆژین لە ڕۆژان کاشی کاتەوە بەکاری بنێت ئەنی مامەڵەی ڕۆژانەی لە کڕینی سەوز و میوێ ڕۆژانەوە تاگاتە پارەدانی کست و کرێ و ئەوەی ماگانی خۆی لە ڕێگەی FIBەوە بکە و کۆمەڵێک پرۆژەی تر هەیە کە بانک توانێت بیکە کەوانەیە بۆ بانکێکی وەکو FIB کە نوێیە تۆزێک ئێستا زوو بێت ئەو شتانە مۆزوعی مرابەحەی بڵێن خانووە شقەیە سەیارێ ئەوانە کاخی لە داهاتوە پرۆژەی ئێمە بێەوە هەر لە ئێستا شتێکی لەو شێوەیەمانە بێ پرۆژەیەکی جیاواز و نوێیە وەکو باسمان کرد پێشتر بابەتی فرۆشتنە بە قیست لە نێوان بازرگان و با بڵێن کەڵیار ئەنی فرۆشیار و کەڵیار لەوانەیە زۆر لە بازرگانان لە فرۆشیاران هەبن بیانەوێ شتەکانیان بە قیست بفرۆشن سەرمایان هەبێ بەڵام لەبەرەوەی ئالێتێک نییە بۆ ڕێخستنەوەی داتا و زانیاری کەڵیارەکان و فرۆشیارەکان بتوانن کەڵیاری باوەق پێکراو بناسنەوە ئامادە نین فرۆشتن بە قیستیان بە شێوازی بفرۆشن FIB تازەترین پرۆژەی ئەوەیە کە هاوڵاتی لە ڕێگەی FIBەوە پرۆفایلی قیست بۆ خۆی دروستەکە ئەوەی کە یەکجار دۆکۆمنتی خۆی لە کۆمەڵێک پرسیار لەسەر ژیانی خۆی سەر پێکهاتەی قێزانەکەی لەسەر موشەی ماگانەکەی خەرجی ماگانەکەی و کۆمەڵێک دۆکۆمنت لە فەرمانگرەکەی ئیشی لێ کات لە ئەو شوێنانەی کە با بڵێن ئەگەر لە حکوومەت نییە لە کۆمپانیایە کە کۆنتراکتێک عەقدێکی هەیە پشتگیری موچەکەی کە موشەکەی چەنەوە ئەوانە هەموو ئەمانە لەو پۆرتەڵە پڕە کاتەوە و لە کۆتایی پرۆفایلێکی بە دروستە بێ لەلایەن باکۆفیسی FIBەوە ڕایتێکی بۆ دانرێ پلەیەکی بۆ دانێت پلەبەندیەک هەیەک لە شێوازی ئەو یوزەرانی ئێمە بازرگان ئەتوانێت پێ و پلەبەندیانە قیست بابە هاوڵاتی بناسێتەوە موچەخۆر بناسێتەوە ئەم کەسێک کە هاتووە ئێرە هەر بەڕێگە ئەپلیکیشنی FIB ئەی ناسێتەوە کە ئەتوانێت تا چەند قەرزی باتێت تا چەند گونجاوە قەرزی باتێت و بەبێ ئەوەی بەدوای بگە ئەداوای پشتگیری و مواڵەت و چی لێ بکات هەموو شتەکان لە بەردەستایەتی وت منی موچەخۆر منی هاوڵاتی یەکجار ئەو دۆکۆمنتانە کۆکەمەوە و تۆ من لە دە شوێن بەکاری بێنم بۆی بە قیست شت بکەم قیستەکە درێژخایان بێ کورتخایان بێ بە بلەخ گەورە و بچووک کەوێتەوە سەر شێوازی پرۆژەکە شێوازی فرۆشیارەکەەوە بە مروری زەمەنش داوانەیە گۆڕاکاری لەو شتانە هەمووی ڕۆبە ئەنی ئەو سێرفسێکن کە توان هاوکار بن بۆ خەڵک ناگرێت هاوکار بێ بۆ خەڵک بۆ بژانەوەی کەرتی ئابووری وڵات ئەنی بانک ناکرێت بەس قاسەیەک بێ پارە کۆکاتەوە و شتێک پارە لە تۆ بستنین لەبەرەوەی پارەکەت بۆ هەڵەگرین و دوایش پارەکەت بینەوە هەشتە پارێتر لە بستنین وەکو بوو کۆمیشن بە ئاسنی یعنی ئەوە قاسەیە و ئەگەر وابێ زۆر کەس توانێت بانک بکاتەوە زۆر کەس توانێت هەرەسی پارەی خەڵک بێ بانک هەرەسی پارەی خەڵک نییە بانک ئەنجامدەری مامەڵەی نێوان خەڵکە و ئێمە بەو کۆنسەپتەی شەکەین لە ئاستیادا ئەوە مشکلێکی تریەوەی کە تۆ کاش بەکاربێنی وەکوتمان پارەی داوا هەیە لێرە لەوانەیە زۆر کات تووشی و بێتنەوە لە شوێنێک پارەی داوان لێ وەرناگرێت لێو پارەیە بۆ مصرف نابێتەوە لەوانەیە پارەیەک تەزویر بێ لەوانەیە تووشی زەرەری گەورە بێتنە بەر پارەی تەزویرەوە دیجیتال بانکینگە یا بە بچدانم بانکینگ ئەمە هەمووی حەلەکە و بۆ حەلی ئێستای عێراقیش کە و هەموو پارە کۆنە داوە پیسە هەیە لە بازار ڕاستی هەر بانکەکانی سا چارەسەرن ئێستا بەشی زۆری بانکەکان ئەو پارەی کە لە خەڵکی وەرەگرن ئەی بنەوە بانکی مرکزی تا ئاتیش باش هاوکاریەکردنەوەی کە پارەی داوا و کۆنە لێوەربگیرێتەوە بە راسیدی بانکی نەک بۆ ڕێنەوەی کاش بە کاش
يعني ئەم باسیەوە ناکەن تۆ 5,000 دراوبێنی لە بانکێک 5,000 تازەت بەناوە. ئەگەر تۆ تعامل بە بانک بکەیت ئەو 5,000 دراوی کە لە گیرفانتە نازانین چۆن سەرفێکیتە بانکەوە لە بانکەکە تۆ بەکارهێنیت و خەرجەکەیت. ڕۆژێکی ئاسان بووی تۆ پارە دراوەکانت پارە کۆنەکانت پارە ئەوانەی کە بەکار نایەت لە بازاڕ بتوانی دیسان بەکاری بێنیتەوە شتێک پارەکە وشمان تەزبیر نەبێ یان جۆرە جۆرەکان تەرفی بۆ ئەوانەی کە نەکرابێ. بانک طبعاً هەموو بانکێک لە کۆتایە کۆنێکتە ڕابتە بە بانکی مرکزیەوە، بانکی مرکزی عراقی، و هەموو بانکێک لە بانکی مرکزی عراقی هەژماری هەیە بۆ خۆی، خاوەن هەژمارێکی بانکە لە بانکی مرکزی کاتێک ئەم بانکە مامەڵەیەک لە دەرەوە ئەکا یان هەر جۆرێک لە پارە بردنە دەرەوەی عراق یان گواستنەوەی هەبێت لە نێوانی بانکەکانی عراق پێویستە بڵی پێویست پارەی لە بانکی مرکزی هەبێەوە لە پارەی توی هاوڵاتی منی هاوڵاتی کە چتە بانک چ دۆ بانکی مرکزی جارێکی تر. و کاتێک من لە دەرەوە شتێکەکەم بەڕێگەی کاردەکەی خۆم واتە من پارەیەکم گواستەوە لە عێراقەوە بۆ وڵاتی بەرامبەر کە مشتم لێکەوێەوە. ئەو ئەمەلێژ دیسانەوە لە هەژماری بانکی ئەو بانکی کە من کار دەکەم لێ هەیە ئەوەیە واتە و کاشی مندام ناوە چۆ تۆ بانکی مرکزی معالەجەی کردووە و یا بە بانکێکی تر بە پارە دراوەکاندا بە پارەی تازە خاتەوە شوێنەکانیان. ئەزانی مشکلەکە چیانی وتم بەکاردەری بانک نین ئێمە ینی بانک بەکار ناهێنین بۆین پارەی تازە بەردەوام هەیە یان ئەوە هەیە، بەڵام کە من بانک بەکارنینە پارەکە هەر بە کاش ئەسوڕێتەوە ناچێتەوە بانکی مرکزی چۆن چێتەوە بانکی مرکزی لە کاتێکە لە دەستی من و توی هاوڵاتیایە. لەبەرەوەش پرۆسەکە تۆزێک ڕوون نیە لای خەڵک و لای باڵین بازرگانەکانیش هەتا لە زۆر شوێن لە زۆر فرۆشیار لەوانەیە پارەی دراو یا پارەی جۆرێک لە جۆرەکان کۆن بێ لە من و توی وەرنەگرێ چکە دڵنیانی لەوەی کەەوە پارەی بۆ ساغەبێتەوە سپێەوە. ئەوەش ینی بەشێکی ترێکێتەوە سەر با بڵین شێوازی دابشکردنی موچەی حکومی کە تا ئێستا هەر بەکاشە هەر ئەو پارەی بازاڕە چێتەوە خەزێنەکانی سلێمانی و هەولێر و دووهۆک و هەڵەبجە و گرمیان و کۆکێ دیسان کۆکرێتەوە لە بانکە حکومیەکانەوە هەر ئەو پارەیە ئەدرێتەوە بە هاوڵاتی. ینی خۆ موچەی هاوڵ بانی موچە خۆرانی کوردستان لەکوێوە هەر ئەو پارەی ناوخۆیە درێ بە موچە هەر پارەکانی ناو عێراق ئەدرێ بە موچە. بێگومان خەزێنە بانک نییە، هیچ خەزێنەیەک بانک نییە. بانکی ناوەندی لە ئێستەیە پێما بێ لە خێکیان لە سلێمانی لە خێیان لە هەولێر و لە بەخا هەیەە مرکزەکە لە بەخایە. بانکی ناوەندی هەرێم هەبوو کاتی خۆی لە هەرێمی کوردستان ئێستا بوون بە لقی بانکی ناوەندی عێراقی. پێم وابێ لە تازەترین بشاتی شوابزان بانکی ناوەندی سلێمانی جۆرە جۆرەکان غەڵەت نەبن ئەوەیان کردوون ینی وەکو بانکی ناوەندی هەولێر سەلاحەتی تەواویان لەسەر ئەوە نییە بەڵێ هەرێمی کوردستان. ینی جۆرێک لە جۆرەکان ئەوە هەیە بانکێکی ناوەندیمان نیە ئێمە لە کوردستان کە ناوەند بێ تەنها لە عێراق هەمانە و ئەوەی کوردستانشکە ڕۆیان مۆزوع سیاسیەکەی ئەوەی کە پارەی موچە لەکوێوە دێ پارەی زەریبە و ئاو و کارەبا و ئەوەی کە هەوڵاتی وەرەگیرێتەوە تۆ خەزێنەکانی حکوومەت کە ناچێتەوە بانک خەزێنەکانی حکوومەتی تانێکبوون بۆ موچە بۆ خەڵکە. ینی ئەمەلێکە بانکی نییە ئەمەلێکە بانکی بێ پێم وایە ئەو کێشانە زۆربەی چارەسەرە بێەوە نەک ئەوەی پارە دڵاوهام بچێتەوە بانک ئەسڵەن شتێک نامێنێ بە ناوی پارەی دڵاو تا بیری لێ بکەینەوە کاتێک تۆ هەموو مامەڵەکە بە بانک بێ. خۆ لە کۆتاییە لەوانەیە هەر کەسێک لێ مەگەر ئەگەر ئاپرسێک پێ ئێستا لەو شارە لەسەر جادەیە هەر کەسێک بۆ خۆی 1,000 دینار 2,000 5,000 500 دیناری 250 یعنی شتێکی هەر زەرە کردو ڕۆژێک لە ڕۆژان لە پارەی دڵاو پارەیەکی لە گیرفان بووە 5,000 دیناریەک 5,000 دڵاوەوە بە فڕیا ئەو پارەیە فەوتە یانی و پارەیە تەوا فەوتە ینی هیچ ئەوەیەکی نییە تەلەف کە تەلەف بیانی فەوتاوە شوێنێکش نییە و تەلەفی لە چاکەیتەوە. خۆگەرەوە بۆ من 5,000 ڕاست بێ بۆ 5 ملیۆن خەڵک ڕێیەکی 1,000 دیناریشی لێ ڕۆشت بێ دنیایەک پاراکە کە بە خەسار ڕۆشتەوە هەست وەگە بەردەوام بێ هەر بۆ شیوە بەردەوام بێ ڕۆژانە پارەی تر و مەبلەغی گەورەتریش بە خەسارەچێ.